سڵاو ڕێز بۆ هەموو بینەرانی خۆشەویست. ئازیزان، من زارا مەحموودی ئەم هەفتەیەش لە خزمەتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئاسۆی بەرابەری. ئازیزان، بەرنامەی ئەمڕۆمان تەرخان کراوە بۆ باسکردن سەبارەت بە بابەتێکی گرنگ و بنەڕەتی، ئەویش جێگا و شوێنی ژن لە بنیاتنانی خێزاندایە. خێزان یەکەم قوتابخانەی ژیانە و ژن ستوونی سەرەکی ئەو قوتابخانەیە. بەهۆی خۆشەویستی، لێبوردەیی، هوشیاری و پەروەردەی باش، ژن دەتوانێت نەوەیەکی بەهێز و کۆمەڵگەیەکی سەرکەوت و بنیاد بنێت. لە ئەم بەرنامەیەدا بە بەشداری هاوڕێ زۆر بەڕێز هیوا ئەمانی، ئەندامی کومێتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران، باس لە گرنگی ڕۆڵی ژن، کاریگەریەکانی لە پەروەردەی منداڵان، پاراستنی یەکگرتووی خێزان و هاوبەشبوونی لە دروستکردنی ژیانێکی ئارام و سەرکەوتوو دەکەین. هیوادارم تا کۆتایی بەرنامەکەمان لەگەڵمان بن و سوود لەم گفتوگۆیە وەربگرن. هاوڕێ هیوا، سڵاوت لێبێ. سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە. هەوڕێزارەی خۆشەویستم، کاتتان باش. هیوادارم ئێوەش ساو سلامت بن. سڵام هەیە بۆ هەموو هاوڕێیان لە پشت سەحنا و هەروەها بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس هاوڕێ هیوا. یەکەم پرسیارم بەم شێوەیە دەست پێ ئەەکەم. بەڕای ئێوە ڕۆڵی ژن لە بنیادنانی خێزانێکی سەرکەوتوودا چییە؟ بەڵێ، سپاس بۆ پرسیارە. من پێم وایە پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە کە ڕۆڵی ژن چییە، دەبێت پرسیارێکی بنەڕەتی تر بکەین. ئەویش ئەوەیە کە خێزان چییە، چونکەین تاکو ئەوە ڕوون نەبێتەوە قسەکردن لەسەر ڕۆڵی ژنیش بە بڕوای من ناتەواو دەبێت. لە زۆربەی کۆمەلگاکاندا خێزان تەنها بە شوێنی هاوسەرگیری و پەروەردەی منداڵ ناسیێنراوە، بەڵام لە ڕوانینێکی سۆسیالیستیەوە خێزان زیاتر لەوەیە. بە بڕوای من خێزان یەکەم دامەزراوەی کۆمەڵایەتیە کە مرۆڤ تێیدا فێری ژیان دەبێت. یەکەم شوێنی فێربوونی زمان، هاوکاری، متمانە، ڕێز، هەستی بەرپرسیارەتی و هەروەها پەیوەندی لەگەڵ باقی ئەندامانی خێزانە. بۆیە چۆنیەتی خێزان کاریگەریەکی ڕاستە و خۆی لەسەر داهاتووی کۆمەلگا هەیە. مارکس و ئێنگێلس، دوو بیرمەندی گەورەی مێژووی مرۆڤایەتی، هەمیشە جەختیان لەسەرەوە کردوتەوە کە هیچ دامەزراوەیەکی کۆمەڵایەتی لە دەرەوەی مێژوو بوونی نییە. خێزانیش وەک هەموو دامەزراوەکانی تر بەدەر نییە لەم هاوکێشەیە. بۆیە لەگەڵ گۆڕانی بارودۆخی ئابووری و هەروەها کۆمەڵایەتی ئەو پێکاتێش ئاڵوگۆڕی بەسەردادێت. ئێنگێلس لە کتێبی بنەمای خێزان، مڵکی تایبەت و هەروەها دەوڵەت نیشانی داوە کە ئەو شێوەی کە خێزان ئێمە لە ئێستادا دەیناسین بەرهەمی مێژووە، نەک شتێکی سروشتی و هەمیشەیی. ئەم واتایە دەگەیەنێت کە دەتوانرێت باشتر بکرێت و هەروەها گۆڕانکاری تێدا پێک بێت و دادپەروارانەتر ڕێک بخرێت. بۆیە من لەو دەربڕینە دوور دەکەومەوە کە دەڵێت ژن بە نۆعێک ستوونی خێزانە. ئەم وتەیە هەرچەندە بە بڕوای من لە ڕووی لەو ڕووەوە بۆ ڕێزگرتن لە ژن بەکاردەهێنرێت، بەڵام لە ژێرەوە هەندێک جاریش بارێکی قورس دەخاتە سەر شانی ژنان، وەگەوەی بڵێ هەموو بەرپرسیارەتی مانەوەی خێزان تەنها لەسەر شانی ژنە. بۆیە پێم وایە ژن ستوونی خێزان نییە بەو شێوەیە، بەڵکو هاوبەشێکی یەکسانی خێزانە. ئەگەر خێزان وەک خانوویەک بینینە پێشچاو، ئەو خانووە بە یەک ستون ڕانەوەستاوە و ڕاژ ناوەستێ. ئەو خانووە بە دوو ستون و بە هاوکاری هەردوو لە ژن و پیاوەکە ڕاوەستاوە. بۆیە هەر خێزانێک کە هەموو بارەکەی بخاتە سەر یەک تاکە کەس لە درێژخایەندا بە دڵنیاییەوە لاواز دەبێت. لە مێژووی ئەگەر ئیجازە بدەن هەندێک بابەتی دیکەشێ پێم خۆشە باسی بکەم. لە مێژووی کوردستان و ئێرانیش ئەمەمان بینیوە. لە کاتە قورسەکاندا لە کاتی شەڕ، کۆچ، هەژاری، سەرکوت، ژنان تەنها پارێزەری منداڵ نەبوون، پارێزەری یادەوەری بوون، پارێزەری زمان، کولتور و هەروەها بەردەوامی ژیان. ئەوان بەردەوامیان بە ژیان داوە، بەڵام ئەوە نابێت وای لێ بکات کە ئێمە هەموو بەرپرسیارەتیەکانی خێزان بخەینە سەر شانی ژنان. هەندێک جار ژنان بەهۆی میهرەبانی یا سۆزەوە باشتر دەتوانن خێزان بەڕێوە بەرن، بەڵام من لەگەڵ ئەو جۆرە ڕوانینەدا
هاوتەریبیم نییە بۆ جۆرە چونکن ئەگەر بڵێ نژن بە سروشتی خاوەنی تایبەتمەندیەکی دیاریکراوی لەو جۆرەیە ئەوە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ دەڵێن پیاو لەو بوارانەدا بەرپرسیار نییە. ئەمە هەم بۆ ژن نادات پەروەرانەیەوە هەم بۆ پیاویش. بۆیە لە دیگایەکی سوسیالیستیدا مرۆڤ زیاتر لەوەی بە سروشت دیاری بکرێت لە ناو پەیوەندیە کۆمەڵاتیەکاندایە کە دروست دەبێت، واتە پیاو دەتوانێت فێری چاوەدێری، میهرەبانی و هەروەها بەرپرسیارەتی بێت، هەروەها ژنیش دەتوانێت سەرکردایەتی بڕیاردان و یان بەڕێوەبردن بکات. ئەمانە تایبەتمەندی ڕەگەزینی تایبەتمەندی مرۆڤن. بۆیە ئەگەر بمەوێت بە شێوەیەکی کۆنکرێتتر و زۆر کورت وەڵامەکەم کۆ بکەمەوە، دەتوانم بڵێم لە دیدگای منەوە ڕۆڵی ژن لە بنیاتنانی خێزانێکی سەرکەوتوو ڕۆڵی ستون نییە، ڕۆڵی هاوبەشێکی یەکسانە. خێزان کاتێک سەرکەوتوو دەبێت کە ژن و پیاو نەک لەسەر بنەمای دەسەڵات بەڵکو لەسەر بنەمای هاوکاری، متمانە و هەروەها گفتوگۆ و ڕێزی یەکتر ژیانیان بنیاد ناوێت. زۆر سپاس هاوڕێ هیوا. ژنان چۆن دەتوانن هاوسەنگی لە نێوان بەرپرسیاریەکانی خێزان ژیان و کاریاندا بپارێزن؟ بڵێ، من پێم وایە لەناو ئەم پرسیارەشدا یەک گریمانە هەیە کە دەبێت سەرەتا لەسەرەوە بوەستین. کاتێک دەڵێن ژنان چۆن هاوسەنگی بپارێزێت، وەک ئەوە وایە کە هەموو بەرپرسیارەتەکان دووبارە لەسەر شانی ژنان دانرابێت و ئێستا تەنها دەمانەوێت ڕێگایەکی باشتر بۆ بەڕێوەبردنەکە بدۆزینەوە. بۆیە من پێم وایە پێش ئەوەی باس لە هاوسەنگی بکەین دەبێت باس لەوە بکەین کە ئەو بارە بۆچی هێندە قورسە و قورسایی دەکات لەسەر شانی ژنان. ئەمڕۆ ژنان لە زۆربەی کۆمەلگاکاندا لە ئێران و کوردستان و تەنانەت لە کۆمەلگا پێشکەوتوەکانیشدا تەنها هاوسەر یادایک نین، خوێندکارن، مامۆستان، پزیشکن، کرێکارن، ئەندازیارن، ڕۆژنامەنووسن و پێشمەرگن و لە هەموو ئەم بوارە کۆمەڵایەتیانی ژیاندا ئامادەگیان هەیە و ڕۆڵیان هەیە. ئەمە گۆڕانکاریەکی گرنگە، ئەمە گۆڕانکاریەکە هەمیشە بە هەمان خێرایی لە سیاست و لە دامەزراوە کۆمەڵایەتیەکاندا ڕووی نەداوە. بۆیە من پێم وایە چارەسەری ئەم بابەتە لە هێزی تاکە کەسی ژناندا نییە کە ئێمە چاوەڕوانی بکەین، ئەمە لە شێوەی بەڕوای من ڕێکخستنی کۆمەلگادایە. بۆیە لە ڕوانینێکی سوسیالیستیدا ژیانی مرۆڤ تەنها بە هەوڵی تاکە کەسی بەڕێوە ناچێت. مرۆڤ هەروەک پێشتریش وتم لە ناو دامەزراوە و لە سیاسەتە کۆمەڵایەتیەکاندایە کە دەژی. ئەگەر ئەو دامەزراوانە پشتگیری لە ژیان نەکەن، بارەکە لەسەر شانی ژنان بەدڵنیاییەوە قورساییەکی بێوێنە دەکات. پێم باشە لێرەدا کورت باسی ژنێکی بیرمەند بکەم کە لەسەر ئەو بوارە توێژینەوەی زۆر بەهاداری کردووە. نانسی فریزر فیلسوفێکی کۆمەڵناسە کە لەدایکبووی ئەمریکایە و یەکێکە لە ناسراوترین بیرمەندانی مارکسیست فێمینیست لە سەردەمی ئێمەدا. ئەو لە توێژینەوەکانی خۆیدا باس لەوە دەکات کە ناوی بە جۆرێک ناوی دەنێت قەیرانی دووبارە بەرهەمهێنانەوە یا بە ئینگلیزیەکەی crisis of social reproduction. مەبەستی ئەوەیە کە هەر کۆمەلگایەک تەنها بە کارگە و بازار نییە کە بەردەوام دەبێت، بەڵکو پێویستی بە خێزانیش هەیە. منداڵ دەبێت پەروەردە بکرێت، بە ساڵاتچوو و پیران دەبێت ئاگاداری و بە نۆعێک چاوەدێری بکرێن، نەخۆشەکان تیمار بکرێن و ژیان ڕۆژانە بەڕێوە بچێت. ئەمانە هەمویان ئەو کارانن کە ژیان دووبارە بەرهەم دەهێنەوە و کۆمەلگا بەردەوامی پێدەدەن. بەڵام فریژر دەڵێت لە زۆر کۆمەلگاکاندا بە تایبەتی لە ژێر سیستمی سرمایه‌داریدا دەوڵەت و بازار چاوەڕوانن خێزان ئەم کارانە جێبەجێ بکات. لە کاتێکدا پشتیوانی پێویست وەکو مادە کودەک یان بە زمانی کوردی خۆمان ڕەوزە یان پشووی دایک و باوک لە کاتی منداڵبوون چاوەدێری پیرانیان خانەی بە ساڵاتچوان و خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان دابین ناکەن. ئەنجامەکەی ئەوەیە کە زۆربەی ئەو بارە دەکەوێتە سەر شانی ژنان. بۆیە فریز پێی وایە ئەم کێشەیە تەنها کێشەی ژنان نییە، کێشەی شێوازی ڕێخستنی کۆمەلگایە. بۆیە دووبارە ئەگەر
بمەوێت بە کۆنکرێتی یا بە کورتی جوابی وڵات پرسیارەکە ئێوە بدەمەوە. بۆیە دەتوانمەوە بڵم کە پرسیار ئەوە نییە کە ژنان چۆن هاوسەنگی بپارێزن. پرسیارەکە پرسیار ڕاستەقینەکە دەتوانێت ئەوە بێت کۆمەڵگا چۆن دەتوانێت هەلومەرجێک دروست بکات کە هیچ ژنێک ناچار نەبێت لە نێوان خێزان کار و ژیانی کەسی خۆیدا یەکیان هەڵبژێرێت. بۆیە ئازادی ڕاستەقینە ئەوە نییە کە تاک بە تەنها لە ژێربارێکی قورسدا بژێت. ئازادی ئەوەیە کە کۆمەڵگا مەرجەکانی ژیانێکی شیا و بۆ هەمووان دابین بکات. زۆر سپاس هاوڕێ هیوا. دایک تا چەند کاریگەری هەیە لە پەروەردە و داهاتووی منداڵاندا؟ ئەم پرسیارێکی گرنگە. ئەگەر لەم پرسیارە بە وردی بڕوانین، بە بڕوای من دەبینین باس لە گرنگترین قۆناغەکانی ژیانی مرۆڤ دەکەین. هەر مرۆڤێک پێشەوەی هاوڵاتیەک بێت، خوێندکار بێت، کرێکار بێت یان سەرمایەدارێک بێت، سەرەتا منداڵێکە کە لە ناو خێزاندا گەشە دەکات. بۆیە قسەکردن لەسەر پەروەردە لە ڕاستیدا قسەکردنە لەسەر داهاتووی کۆمەڵگایەک. من دەمەوێت سەرەتا شتێک بڵم بکەمەوە کە پێم وایە گرنگە. لە کۆمەلگای ئێمەدا زۆر جار کاتێک باز لە پەروەردە دەکرێت، هەموو سەرنجەکان ڕاستەوخۆیان ڕاستەوخۆ دەچێتەوە سەردایک. ئەگەر منداڵێک سەرکەوتوو بێت دەڵێن دایکەکە باش پەروەردەی کردووە. ئەگەر کێشەیەکی هەبێت ئەو منداڵە لە داهاتوودا زۆر جار هەردووبارە دایکەکە تاوانبارە. من پێم وایە ئەم ڕوانی نەدادپەروەرانە نییە. بەڵێ دایک لە زۆربەی حاڵەتەکاندا یەکەم کەسە کە منداڵ پەیوەندی پێوە دروست دەکات. لە یەکەم مانگەکانی ژیانیدا منداڵ لە ڕێگەی دایکەوە هەست بە ئاسایش، متمانە و هەروەها ئارامی دەکات. زانستی دەروونناسیش نیشانی داوە کە ئەو پەیوەندیە لە یەکەم ساڵەکانی ژیاندا دروست دەبێت. کاریگەریەکی زۆری لەسەر گەشەی دەرونی منداڵ هەیە هەر ئەو پەیوەندیە. بۆیە منداڵ بەڵام بڕوای من ئەمە نابێت مانگەێنێتە ئەو ئەنجامەی کە هەموو داهاتووی منداڵ تەنها بە دایکەوەیە کە دیاری دەکرێت. مارکس وتەیەکی ناوداری هەیە کە دەڵێت ماهیەتی مرۆڤ کۆی پەیوەندی کۆمەڵایەتیەکانێتی. واتای ئەو وتەیە ئەوەیە کە مرۆڤ تەنها لەلایەن یەک کەسەوە دروست نابێت. ژیانی مرۆڤ ئەنجامی کۆمەڵێک پەیوەندیە: خێزان، باوک، برا، خوشک، قوتابخانە، هاوڕێ، ژینگەی کۆمەڵایەتی، کولتوری و هەروەها ئابووریە کە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر کەسایەتی و گەشە و برەودان بەو کەسایەتیە. بۆیە دایک گرنگە، بەڵام بە تەنها هەموو شتێک نییە. من پێم وایە ڕۆڵی سەرەکی دایک لە پەروەردەدا پێش هەر شتێک دروستکردنی هەستی ئاسایشە. منداڵێک کە لە ماڵدا هەستیە و ئەوە دەکات خۆشەویستی هەیە، قبول کراوە، بێترس دەتوانێت پرسیار بکات، زۆر بە ئاسانی دەتوانێت لە داهاتوودا مرۆڤێکی متمانە بەخۆ و داهێنەر بێت. لە هەمان کاتدا دایک بە بڕوای من مامۆستای زمانیشە. یەکەم وشەکان، یەکەم هەستەکان، یەکەم ناسینەوەی جیهان زۆر جار لە ڕێگەی دایکەوەیە کە دەگات بە منداڵ. بەڵام گرنگتر لە فێرکردن و قسەکردن فێرکردنی گوێگرتنە. منداڵ لە هەڵسوکەوتی دایک فێر دەبێت چۆن گوێ لە خەڵکی دیکە بگرێت، چۆن هەستی خۆی دەرببڕێت و چۆن لەگەڵ جیاوازیەکاندا بژی. من لێرەدا دەمەوێت ئەگەر کات هەبێت لەسەر خاڵێکی گرنگ قسە بکەم کە کەمتر باز دەکرێت. ئەوەیە کە پەروەردە تەنها فێرکردنی ڕەفتار نییە، فێرکردنی بیرکردنەوەشە. دایکێک کە منداڵەکەی هان دەدات پرسیار بکات، هان دەدات کتێب بخوێنێتەوە، بیر بکاتەوە و هەموو شتێک بە ئاسانی قبول نکات، لە ڕاستیدا کەسێکی ئازاد پەروەردە دەکات، نەک کەسێکی تەنیا گوێڕایە. ئەگەر خێزان منداڵ فێری ترس بکات، ئەو منداڵە لە داهاتوودا بە دڵنیاییەوە زەحمەت دەتوانێت بەرپرسیارانە بیر بکاتەوە. بەڵام ئەگەر فێری گفتوگۆ و پرسیارکردن بکرێت، کۆمەلگاش سوودی لێوەردەگرێت. لە وڵاتانی پێشکەوتوودا زۆر توێژینەوە کراوە لەسەر پەروەردە. ئەنجامەکەی نیشان دەدات کە منداڵان ئەو خێزانانەی کە گفتوگۆ، گوێگرتن و ڕێزگرتن لە بنەمای پەیوەندیەکانیاندا ڕەنگی داوەتەوە، زۆر جار تەندروستی دەرونی، توانای چارەسەرکردنی کێشە و متمانە بەخۆ بوون تیاندا بە شێوەیەکی بەرچاو ڕەنگی داوەتەوە.
ئەمە تەنها بەهۆی دایکەوە نییە، بەڵکو بەهۆی ئەو کەشەیە کە لە خێوزانەکەدا دروست کراوە. بۆیە دەمەوێت لە کۆتاییدا ئەم خاڵش بڵێم پێویستە لە دایک متمان مەبەستمان تەنها قوربانی و فیداکاری نەبێت. دایک پێویستی بە ئارامی، پشتگیری و هەستی ئاسایشەیە. دایکێک کە خۆی لە ژێر فشاری ئابووری دەرونی یان کۆمەڵایەتیدایە بە زەحمەت دەتوانێت ئەو ئارامیە بگوازێتەوە بۆ منداڵەکەی. بۆیە پاراستنی دایک لە ڕاستیدا پاراستنی داهاتووی منداڵ و کۆمەلگایە. بۆیە زۆر کورت دەتوانم بڵم دایک لە پەروەردەی منداڵدا ڕۆڵێکی بنەڕەتی هەیە، چونکە یەکەم پەیوەندی سۆزداری و یەکەم ناساندنی جیهان بۆ منداڵ لە ڕوانگە و لە هەستەکانی ئەوەیە کە سەرچاوە دەگرێت. بەڵام دایک بە تەنها بەرپرسیار نییە، پەروەردە بە بڕوای من ئەنجامی هاوکاری تەواوی خێزان، قوتابخانە وە کۆمەلگایە. کۆمەلگایەکی باش نەک تەنها منداڵ بەڵکو دایکیش دەپارێزێ و پشتگیری لێ دەکات، چونکە باشترین سەرمایەی هەر کۆمەلگایەک نەنەوتە نە سامانی سروشتی، بەڵکو نەوەیەکی هوشیار و ئازاد و متمانە بەخۆیە. زۆر سپاس هاوڕێ هیوا. بەڕای ئێوە هاوبەشبوونی پیا و ژن لە بەرپرسیاریەکانی ماڵدا چەند گرنگە؟ بڵێ ئەم پرسیارانە بە بەڕاستی زۆر گرنگن و هەر بە تەنها لەوانەیە و پرسیارە خۆی بەرنامەیەک بخوازێ. بۆیە من هەوڵ دەدەم ئەوەندەی کە مەجالی بەرنامەکە هەیە پرسیارەش وەڵام بدەمەوە. ئەم پرسیارە بە بڕوای من تەنها پرسیارێک نییە لەسەر کاری ماڵ، لەسەر جۆری پەیوەندی نێوان ژن و پیاو. هەر بۆیە دەمەوێت لە ڕستەیەکی زۆر باوەوە دەست پێ بکەم کە زۆر جار دەڵێن ئەو پیاوە زۆر پیاوێکی باشە چونکە لە کاری ماڵدا یارمەتی ژنەکەی دەدات. من هەمیشە لە خۆم دەپرسم بۆچی دەڵێن یارمەتی دەدات؟ ئایا ئەو ماڵە تەنها ماڵی ژنەکەیە؟ ئایا ئەو منداڵە تەنها منداڵی دایکەکەیە؟ ئایا ئەو ژیانە تەنها ژن دەی پرپرسیارە؟ ئەگەر وەڵامەکە نابێت ئەوە وشەی یارمەتی لە بنەڕەتدا هەڵەیە. لە خێزاندا پیاوی یارمەتی ژن نادات، پیاو بەرپرسیارەتی خۆیەتی کە جێبەجێ دەکات بە بڕای من پێم وایە ئەم جیاوازیە لە زماندا زۆر گرنگە، چونکە زۆر جار وشەکان شێوازی بیرکردنەوەمان دروست دەکەن. بۆیە لە کۆمەلگاکانی ئێمەدا زۆر لە مێژەوێنەیەک لە پیاو دروستکراوە کە گۆیا دەوری سەرەکی ئەو تەنها دابینکردنی پارەیە. هەرچەند هەرچی لە ناو ماڵدا ڕوودەدات بە جۆرێک بەکاری ژن دادەنجێت، بەڵام ئەم ڕوانینە نەتەنها بۆ ژنان نادات پەروەرانەیە بەڵکو بۆ پیاوانیش سنوورێک دروست دەکات. ئێمە دەبێ هەمیشە مرۆڤ وەک بوونەوەرێکی کۆمەڵایەتی ببینین، نەوەک کەسێک تەنها یەک دەوری هەبێت. پیاویش دەتوانێت چاوەدێر بێت، پەروەردەکار بێت، گوێگر بێت، هاوبەش بێت. ئەمانە لە پیاوەتی ئەو کەم ناکەنەوە، بە پێچەوانەوە پیاوێکی تەندروستتر بە بڕای من دروست دەکەن. ئەلکساندرا کۆلانتای یەکێک لە بیرمەندە مارکسیستە گرنگەکان جەختی لەسەرەوە کردوێتەوە کە پەیوەندی نێوان ژن و پیاو دەبێت لەسەر بنەمای هاوبەشی، ئازادی و ڕێزی یەکتر بنیاد بنرێت، نەک لەسەر پەیوەندی فەرماندان و گوێڕایاڵی. ئەگەر خوێزان شوێنی یەکسانی نەبێت، ئەو نایەکسانیە دواتر بە تەواوی کۆمەڵگادا دەگوازرێتەوە. من پێم وایە یەکێک لە گرنگترین شوێنەکانی هاوبەشی پیا و باوکایەتیە. باوک تەنها کەسێک نییە کە پارە بۆ پارەیە پوڵ دێنێتەوە ماڵ. من پێم وایە ئەو ڕۆڵە زۆر کەمە. منداڵ پێویستی بە باوکێک هەیە کە قسەی لەگەڵدا بکات، کتێبی بۆ بخوێنێتەوە، یاری لەگەڵ بکات، گوێی لێ بگرێت و کاتی لەگەڵ بەسەر ببات. ئەو منداڵی کە باوک تەنها لە کاتی هەڵسوڕانی پارەدا دەبینێت جۆرێک لە پیاوەتی فێر دەبێت. بەڵام ئەو منداڵی کە باوک لە ژیانی ڕۆژانەی خۆیدا بەشداری پێدەکات و وەکو بەشدارێک دەیبینێت فێری جۆرێکی تر لە پیاوەتی دەبێت. پیاوەتیە کە تێیدا سۆز، بەرپرسیارەتی و هاوکاری بە هەمان ئەندازە گرنگن. لە کوردستان و ئێران گۆڕانکاری باش خۆشبەختانە ڕوویداوە و پێم وایە ڕۆڵی کۆمەڵە زۆر بەرچاوە، وەروە زۆر دوور نەڕۆین شۆڕشی ژنجیان ئازادی پێم وایە ئەو گۆڕانکاریەی بە نوعێک ڕیشەدار کردو.
ڕێژەیەکی زۆر لە گەنجان ئەمڕۆ لە چاو باوکو و باپیرانیان لە ژیانی خێزاندا بەشدارن. ئەمە نیشانەی گۆڕانی کولتوری و بڕۆی من کۆمەڵایەتیە، بەڵام هێشتاش ئەو گۆڕانە بە جۆرێک زۆر گشتگیر نەبووە و پێویستی بە پشتگیریەکی بەرچاو هەیە. بۆیە دووبارە ئەگەر بوێ کورد وەڵامی پرسیارەکەتان بدەمەوە بە کۆنکرێتی بکەمەوە، پێم وایە هاوبەشی پیا و ژن لە بەرپرسیارەتەکانی ماڵ یارمەتیدان نییە، بەڵکو ناساندنی ئەو ڕاستیەیە کە هاوبەشی دوو مرۆڤی یەکسانە. هەر خێزانێک لەسەر ئەو بنەمایە دروست بێت بە دڵنیایەوە تەنها ژیانی هاوسەران نییە کە باشتر دەکات، بەڵکوونەوەیەک پەروەردە دەکات کە یەکسانی و ڕێزی مرۆڤانە بە بەهایەکی پڕبایخ و ڕێز لە ژیراو دەزانێت. بەڵێ کاک هیوا، ئایا کۆمەلگا بە شێوەیەکی شیاو بە هاو ڕۆڵی ژنان لە خێزاندا دەناسێت؟ پێم وایە ئەگەر کورد بڵمێ وەڵام بدەمەوە دەتوانم بڵم هێشتا نابداخەوە، بەڵام گرنگتر لە وەڵامەکە ئەوەیە کە بپرسین بۆچی وایە. من پێم وایە کێشەکە تەنها ئەوە نییە کە ژنان مافی یەکسانیان نییە یان زەحمەتی زۆر دەکێشن، کێشەکە بە بڕۆی من قوڵترە، ئەویش ئەوەیە کە کۆمەلگا چۆن ژنان دەبینێت. مرۆڤ جیهان تەنها بە چاو نابینێت، بە بیرۆکەکانیشن کە هەڵیان دەسەنگێنێت و وەروها بنەوەیەک دەیانبینێ. ئەم بیرۆکانش لە زمان، خوێندن، میدیا، هونەر، ئاین، پەروەردەوە دروست دەبن. بۆیە هەندێک جار پێشەوەی نایەکسانی لە یاسادا دروست بێت لە مێشک و تێگەشتنی خەڵکدایە کە دروست بووە. لەم بوارەدا ئانتۆنیۆ گرامشی بیرمەندی مارکسیستی گەورەی ئیتالیا بیرۆکەیەکی زۆر گرنگی هەیە. ئەو باس لەوە هەژمۆنی کولتوری دەکات، واتە دەسەڵات هەمیشە تەنها بە زۆر و هێز خۆی ناسەپێنێت یان نەپاراستەوە، بەڵکو بەوەی خەڵک وای لێ دەکات کە بارودۆخی هەنووکەی بە ئاسایی بزانن. یعنی ئەوەی کە ئێستا لە کۆمەلگادا بنەوەیەک لە جەریاندایەوە ڕۆژانە خەڵک سەرکاریان لەگەڵی هەیە، ئەو نادەرپەروەریە، ئەو نایەکسانیە بە نوعێک بە ئاسایی دەزانرێت. بۆیە من پێم وایە لە بابەتی ژنانیش ئەمە ڕوونە. لە منداڵیەوە زۆر جار بە کوڕ دەوترێت تۆ نابێت بگریت، بە کوچ دەکوترێت دەبێت ئارام بیت، بە کوڕ دەکوترێت سەرۆک بە، بە کەس دەکوترێت گرایەڵ بە، بەڵام هیچ یاسایەک لە موشانەدا نین، بەڵام ئەو شانە شێوازی بیرکردنەوەی نەوەکانن کە دروست دەکەن لە فیلمەکان، زنجیرە دراماکان، تەنانەت لە هەندێک لە کتێبەکان و پەرتووکەکانی قوتابخانەکانیشدا زۆر جار ژن وەک کەسێک پیشان دەدرێت کە دەوری سەرەکی لە خێزاندا خزمەتکردنە، نەک بڕیاردان. ئەگەر بەردەوام هەمان وێنە دووبارە بکرێتەوە بە دڵنیاییەوە کۆمەلگا بە هێواشی باوەڕی پێ دەکات یا باوەڕی پێدێنێت. من پێم وایە ئەمە لە ئێران زۆر بە ئاشکرا دەبینرێت. لە هەموو وتار و بەرنامە فەرمیەکاندا ژن زۆر جار وەک دایکی نمونە یان هاوسەری باش ناسێنراوە، بەڵام کەمتر وەک هاوڵاتیەکی یەکسان توانا و سربەخۆ باسی لێکراوە. ئەگەر کۆمەلگا ژن لە یەک دەوردا دەبینێت، ئەوە بە مانای ناسینەوەی تەواوی توانا و بەهای ژن نییە. لە هەمان کاتدا من دەمەوێت ئەگەر ئیزن بدەن شتێکی تر بڵم، هەندێک جار کۆمەلگا ژنان زۆر جار ستایش دەکات، ڕستەگەلی وەکو بەهەشت لە ژێر پێی دایکدا هەیە، یا دایک بەهەشتە، ژن فریشتەی ماڵە، ژن سەرچاوەی خۆشەویستیە. ئەو شانە لە خۆیاندا خراب نین، بەڵام ئەگەر تەنها لە ئاستی ستایشدا بمێنێتەوە دەتوانن ببن بە جۆرێک لە نادیدەگرتنی ژن، چونکە ژن پێویستی بە ستایش نییە، پێویستی بە ناسینەوەیەتی وەکو بوونەوەرێکی یەکسان، بوونەوەرێکی ئازاد. من پێم وایە باشترین ڕێزگرتن لە ژنان ئەوە نییە کە هەمیشە قسەی جوانیان بۆ بکەین، باشترین ڕێزگرتن ئەوەیە کە هەمان متمانە، هەمان دەرفەت و هەمان مافیان هەبێت. لە وڵاتانی ئوروپا شەر چەند یاساکان زۆر گۆڕدراون و یەکسانی بە جۆرێک ڕێکخراوە، بەڵام کێشەی وێنەی ژن هێشتا تەواو چارەسەر نەبووە.
ئەگەر سەیری ڕێکلامی تەلەڤیزیۆنەکان فیلمەکان یان تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەین زۆرجار ژنان بە پێی جوانی یان بە پێی تەمەنیانن کە پۆلێن دەکرێن و هەڵدەسەنگێنرێن نەک بە پێی بیر تواناییان یا بەشداریان لە کایە کۆمەڵایەتەکاندا. ئەمەش جۆرێکی ترە لە سنووردارکردنی ژنان. من پێم وایە گۆڕانکاری لەم بوارانەدا لە خێزانەوە دەست پێ دەکات. کاتێک دایک یان باوک بە یەکسانی لەگەڵ کچ و کوڕ هەڵسو کەوت دەکەن، کاتێک هەردووکیان منداڵەکانیان هان دەدەن بە دوای ئارەزوەکانی خۆیاندا بچن، ئەوە یەکەم هەنگاوە بۆ گۆڕینی کولتور. هەروەها قوتابخانە، زانکۆ، میدیا، هونەرمەندانیش بەرپرسیارن، چونکە کولتور بە فەرمان ناگۆڕدرێت، بە خوێندن، هونەر و گفتوگۆ و هوشیاریە کە دەگۆڕدرێت. بۆیە ئەگەر دووبارە زۆر کورت بمەوێ لە کۆتاییدا جوابێکی کۆنکرێت بە پرسیارەکە بدەمەوە، دەتوانم بڵێم دەڕوانینێکی سۆسیالیستیەوە ئازادی تەنها بە گۆڕینی یاسا بەدەست نایێت، پێویستی بە گۆڕینی هۆشیاری و کۆمەلگا و کولتوریشە. هەر کاتێک کۆمەلگا ژن نەک تەنها وەک دایکیان هاوسەر بەڵکو وەک مرۆڤێکی یەکسان بناسێت، ئەو کاتە دەتوانین بڵین بەهای ڕاستەقینەی ژنان ناسراوە. تا ئەو کاتە هێشتا کارێکی زۆرمان لە پێشەوە دەبێت پشومان درێژ بێت و بەردەوامین لە خەبات. زۆر سپاس هاوڕێ هیوا. بەڕای ئێوە گرنگترین ئاستەنگیەکان چین کە ژنان لە ژیانی خێزانی ڕوبەڕوویان دەبنەوە؟ بڵێ من پێم وایە کاتێک باس لە کێشەکانی ژنان دەکەین زۆر جار هەڵەیەکی باو هەیە کە خواستە یان ناخواستە تووشی دەبین. هەموو کێشەکان دەکەینە بابەتێکی تاکەکەسی، وەک ئەوەی کێشەکە تەنها لە هەڵسوکەوتی هەندێک کەسدایە کە دەبینی. بەڵام لە ڕاستیدا زۆربەی و ئاستەنگانە ڕیشیان لە بارودۆخی کۆمەڵایەتی و ئابووریدایە. بۆیە من دەمەوێت ئەگەر ئیزن بدەن لە 6 خاڵدا ئاستەنگە سەرەکیەکان کۆ بکەمەوە و باسییان بکەم. یەکەم توندوتیژی دژ بە ژنانە. توندوتیژی تەنها لێدان نییە، هەڕەشە، سوکایەتی، ترساندن، سنووردارکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان یان زۆر جار ناچارکردنی ژن بۆ مانەوە لە پەیوەندیەکی ناتەندروست هەمووی جۆرێکن لە تەندروستی ببەخشن لە توندوتیژی. لە ئێران ژمارەیەکی زۆر لە ژنان بەهۆی یاسا، ترس لە قسەکردن یان وابەستەیی ئابووری ناتوانن لە توندوتیژی خۆیان ڕزگار بکەن. ئەمە بەش تەنها کێشەی خێزان نییە، بەڵکو کێشەی یاسا و کۆمەڵگاشە. خاڵی دووەم هەژاریە. مارکس وتەیەکی زۆر گرنگی هەیە کە دەڵێت ئازادی بێمادیەت زۆر جار تەنها وشەیە. یعنی ژنێک کە هیچ سەرچاوەیەکی داهاتی خۆی نییە، یعنی یان لە ڕووی ئابووریەوە سەربەخۆ نییە، زۆر جار ناچارە بارودۆخی نادات پەروەرانە قبول بکات. بۆیە هەژاری تەنها کێشەی ئابووری نییە، هەژاری دەتوانێت ئازادی مرۆڤیش سنووردار بکات. سێیەم نایەکسانی یاساییە. لە هەندێک وڵات یاساکان هێشتا ژن و پیا و بە یەک چاو نابینن. لە ئێران لە بابەتی هاوسەرگیری یان خودجیابوونەوە، میرات، شایەتی و پاراستنی مافی منداڵ جیاوازیەکی زۆر هەیە. ئەگەر یاسا خۆی یەکسان نەبێت، ئەوە چاوەڕوانی دادپەروەری لە کۆمەلگاش بە بڕۆی من زۆر دژوار دەبێت. چوارەم شەڕ و ئاوارەیی. ئەم بابەتە بۆ ئێمەی کورد زۆر ئاشنایە. لە هەر شەڕێکدا ژنان زۆر جار یەکەم قوربانی و دوا قوربانین بنوای. خانوو لە دەستدەدەن، خزم و کەس لە دەستدەدەن، بارودۆخی ئابووری تێک دەچێت، پاشانیش هەر ئەوان دەبنە بەرپرسیاری پاراستنی ژیانی خێزان. لە کوردستان مێژووی کیمیاباران هەیە، کۆچ، شەڕ و ئاوارەی نیشانی داوەکە ژنان چەند بارێکی قورسیان لەسەرشان بوو. ئەمە تەنها مێژوو نییە، هێشتاش لە زۆر شوێنی جیهان بەردەوامە. پێنجەم دەتوانم ئاماژە بە کۆچ و ژیانی پەنابەری بکەم. زۆر خێزان بەهۆی شەڕ، سەرکوت یا هەژاری ناچار بە کۆچ دەبن. ژنەکان لە ژیانی پەنابەریدا تەنها لە کێشەی زمان یا کار ڕوبەڕوو لەگەڵ کێشەی زمان یا کار نییە کە ڕوبەڕوو دەبنەوە. زۆر جار
تۆڕی پشتگیری خێزانی و کۆمەڵایەتیان لەدەست دەدەن. ئەو ژنەی کە لە نیشتمانەکەی خۆی دایکی خوشکی یان خزمەکانی پشتیوانیان لێ کردووە لە وڵاتێک کە پەنای بۆ هێناوە زۆر جار ئەو پشتگیریانەیە لەدەست دەدات. شەشەم دەتوانم تەندروستی دەرونی ئاماژە پێ بدەم. ئەمە زۆر جار کەمتر باز دەکرێت بەهۆی زۆر ترسی کۆمەڵایەتیەوە. کاتێک مرۆڤ ساڵانێک لەژێر فشاری ئابووری، ترس، نائارامی و بەرپرسیاری بەردەوام بژی دەتوانێت تووشی دڵەتەنگی، نیگەرانی و هەروەها ماندووبوونی دەرونی ببێت. بەڵام لە کۆمەلگاکانی ئێمەدا هێشتا زۆر جار باسکردن لە تەندروستی دەرونی بە شتێکی ناشرین دەزانرێت. من پێم وایە ئەمەش دەبێت بگۆڕدرێت. پاراستنی دەرونی ژنان هەروەک پاراستنی تەندروستی جەستەیان گرنگە. ئەگەر سەیری هەموو ئەم ئاستەنگانە بکەین دەبینین زۆربیان پەیوەندیان بە یەکەوە هەیە. هەژاری دەتوانێت توندوتیژی زیاد بکات، شەڕ دەتوانێت هەژاری دروست بکات، یاسای ناداد پەروەر دەتوانێت دەرگای ڕزگاربوون لە توندوتیژی دروست بکات یان دابخات. بۆیە ناتوانین هەر یەکەیان بە جیاواز چارەسەر بکەین. بۆیە بە بڕای من چارەسەری ڕاستەقینە تەنها لە گۆڕینی هەڵسوکەوتی تاکەکاندا نییە، بەڵکو پێویستی بە گۆڕانی ئەو بارودۆخە کۆمەڵایەتی و ئابووریەوە هەیە کە ئەو نادادەت پەروەریە بە بەرهەم دێنێت. زۆر سپاس کاکیوە. دوا پرسیارم چه پەیامێکتان هەیە ئێوە بۆ خێزانەکان کە بۆ بەهێزکردنی ڕۆڵ و پێگەیشتنان لە خێزاندا هەیە؟ ئەگەر بمەوێت لە کۆتاییم گفتوگۆیەدا پەیام بدەم ئەوەیە کە بەهێزبوونی ژن لاوازکردنی پیاو نییە، بەهێزکردنی تەواوی خێزان و تەواوی کۆمەلگایە. من پێم وایە هیچ خێزانێک بە ئارامی ناتوانێت یان بە ئارامی ناگات ئەگەر یەکێک لە ئەندامەکانی هەست بە ناداد پەروەری بکات. ئارامی لە شوێنێک دروست دەبێت کە ڕێز و متمانە و گفتوگۆ هەبن. پەیامی من بۆ ژنان ئەوەیە کە خۆتان بەتوانە بزانن و مافەکانتان بە شتێکی زیادە مەزانن. مافی ژنان دیاری هیچ کەسێک نییە. مافی سروشتی و مرۆڤانی ئێوەیە. خوێندن، سەربەخۆیی ئابووری، بەشداری لە ژیانی کۆمەڵایەتی و دەربڕینی بیرروبۆچوون هەمویان بەشێکن لە کەرامەتی مرۆڤ. پەیامی من بۆ پیاوانیش ئەوەیە کە ئەو پیاوە بەهێز نییە کە دەسەڵاتی زیاتری هەبێت. ئەو پیاوە بەهێزە کە بتوانێت گوێ بگرێت، گفتوگۆ بکات، هاوبەشی بێت و ڕێز لە هاوسەر و منداڵەکانی بگرێت. ئەو پیاوەی لە ماڵدا لە ماڵێکدا دیموکراسیانە دەژی دەتوانێت لە کۆمەڵگاشدا بەرگری لە دیموکراسی بکات. پەیامێکشم ئەگەر هەبێت بۆ گەنجان ئەوەیە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانی هەندێک باوەڕی کۆن دوور بکەونەوە بە نوعێک یان ئەو پەیامانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکاندان پرسیار بکەن، بخوێننەوە، بیر بکەنەوە. هەرنەوەیە کە بتوانێت لە ڕەخنە و لە گفتوگۆ نەترسێت دەتوانێت کۆمەلگایەکی باش بن بە بڕای من بنیاد بنێت. بەڵێ هاوڕێ هیوا من پرسیارێکی دیکەم نەماوە، ئەگەر خۆتان ئاماژە بە شتێکی نەوەتراوەکەن فەرموون. لە کۆتاییدا من پێم وایە دەتوانمەوە بڵم کە قسەکردن لەسەر ژن قسەکردن لەسەر نیوەی کۆمەلگا نییە، قسەکردن لەسەر داهاتووی تەواوی کۆمەلگا. هەر کاتێک بتوانین خێزان لەسەر بنەمای یەکسانی، دادپەروەری و ڕێزی یەکتر بنیاد بنین، ئەو کاتە هیوایەکی ڕاستەقینە بۆ کۆمەلگا و کۆمەلگایەکی ئازادتر و مرۆڤانەتر دروست دەکەین. بۆیە لە کۆتاییدا سوپاس بۆیەوە بۆ ئەو دەرفەتە، سوپاس بۆ هاوکارانتان و هەروەها سوپاس بۆ بینەرانی عەزیزشان. زۆر سپاس کاک هیواگیان، زۆر سپاس بۆ بەشداریت، ماندوو نەبی. بەڵێ بینەرانی خۆشەویست، لە کۆتایی بەرنامەکە سپاسی ئەو بینەرانەکەین کە تا ئێستا لەگەڵمانمانەوە. تا هەفتەی داهاتوو بە یەکێشنەوەیەکی تر ماڵەوە.